خوشکی بەڕێزم، ئەگە تووشی بەڵاو ناخۆشی و ناڕەحەتیەک بووی ئەوەت لەبیر نەچێ پێش تۆ کەسانێکی زۆر لە ئافرەتە ئیماندارەکان تووشی ئەو ناخۆشی و ناڕەحەتیە بوون. ئەگەر تەلاق درای لەگەڵ پیاوەکەتدا جیا بوویتەوە ئەوە بزانە کە پێش تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەردوو کچەکەی تەلاق درا لەلایەنی کوڕەکان ئەبوو لەهەبەوە، کچەکانی تەلاق دران. کەواتە تۆ یەکەم کەسێک نیت. کچەکانی سەحابە، کچی سەحابەکان، خوشکی سەحابەکان، خێزانەکانیان زۆربیان تەلاق دران. کەواتە تۆ یەکەم کەسێک نیت. بۆیە سپاسی خوا بکە، لەوانەیە خێرێکی گەورەی تێدا بێ بۆمە تۆ ئەو مەسەلەیە کە تۆ لە کەسێک جیا بوویتێتەوە، چونکە کەسانێکی زۆر هەیە لە یەکتری جیا بوونەوە زیاتر خێر و بەرەکەت ڕژا بەسەریانە. بۆیە ژیان لەگەڵ پیاوێکە کە خراپ بێ، حاجەزی پیاوێکی نامرد، ئەگەر ئینسانی ئافرەتێ چاک لەگەڵیا بژی هیچ خۆشی و بەختەوەریکی تیان نییە. بۆیە تەلاق و جیابوونەوە خۆشتر و باشترە لەوەی کە لەگەڵ پیاوێکە بژیت قەدر و ڕێز نازانێ، یاخود لەگەڵ ئافرەتێکە بژیت کە قەدر و ڕێز نازانێ. جیابوونەوە باشترین حەلە. ناکرێت لەبەر خاتری مناڵێ دوو مناڵ، تکاتان لێکم دەیە هەجار باسمان کردووە، ناکرێت لەبەر خاتری مناڵێ دوو مناڵ ژن و پیاوێ جوانە مەرکن. ناگونجێن با جیابوونەوە. هەزارە کەسەیە دایک و باوکی مرد و هیچیشی بەسەرا نەهات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەمەنی 6 ساڵ بوو دایک و باوکی نەبوو. هیچ کەسێک دوای دایک و باوکی نامرێت. چی دێتێ؟ ئەگەر نەگونجان بەیەکەوە هەم خۆیان بەدبەختە بن، هەم مناڵەکانیان بەدبەختەکەن. بۆیە خوشکی بەڕێزم، ئەگەر تەلاق درای پێش تۆ کچەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و کچی سەحابەکان و خوشکەکانیان تەلاق دراوە، وا نەزانی خوا ڕقی لە تۆیە. ئەو بەسەر خۆشەویستی خوا داهاتوە صلی الله علیه وسلم.